بەناوی خوایەوە و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بەردەمە پرزانێرەکەتان چارە. ئەم ئێوارەیە باس لە توێژینەوەیکی زانستیەکەین کە یەکێک لە توێژەر و زاناکوردەکان ئەنجامی داوە لە شاری سلێمانی ماوەی 4 ساڵ بە توێژینەوەکەیەوە خەریک بووە. دەربارەی گەڕان بووە و سوودە تەندروستیەکانی جایە کە بە جیای کاشما دەناسرێت لە زمانی کوردیدا. ئەم جیاکێکە لەو جانەی کە خودا بە شێوەیەکی خۆڕسک و سروشتی بەخشیوەتی بە مرۆڤایەتی و بە کوردستان و ڕۆڵێکی بەرچاوی هەیە لە ڕێگەکردن لە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە و هەروەها دژە ئۆکسێنەر و دژە بەکتریا و دژە کەڕوویەکی زۆر باشیشە. لێرەوە دەسەکەین بە گرافیکەکەمان دەربارەی شێرپەنجە کە یەکێکە لە کێشە گەورەکانی تەندروستی کۆمەڵ لە کوردستان و عێراق و سەرانسەری جیهاندا. و هەروەها ئەم نەخۆشیە کاریگەریەکی زۆری لەسەر تاک و خێزان و کۆمەلگاکان وەک خۆشتان نەزانن ئەو کاتێک کە کەسێک لە خێزانەکە دەزیشانەکرێت بە شێرپەنجە هەموو خێزانەکە بە نەخۆشیەکەەوە دەناڵێنن. و لە کوردستان و عێراقیشا لەم 20 ساڵی کۆتاییە لەبەر گۆڕانی ستایل ژیان و جۆری خواردنمان وەکو بەشەکانی تری جیهان دەستنیشانکردنی شێرپەنجە لە وڵاتی ئێمەشدا زیایی کردووە. هەن لەبەرەوەی کە بۆ خۆی ژمارەکە زیاد بووە و ژماری دانیشتوان زیاتر بووە و هاوکارەکانی دۆزینەوە و دەستنیشانکردنی زیاتر بووە. لە سلایدی دوایەمە دەچینە سەر باسکردن لە ئەو هەوڵانی کە دەدرێت بۆ ئەم بابەتە. و ژمارەکان بە تایبەتی دەربارەی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کێچێکە لەو شێرپەنجانەی لە جگەلەوەی کە جین کاریگەری هەیە لە ئەوەی کە توش بین پێی یاخود دەستنیشان بکەین پێی قەڵەوی و بە تایبەتی قەڵەوی ناوچەی ورگ و کەمەر هۆکارێکی مەترسیدارە بۆ توشبوون بەم نەخۆشیە. توێژینەوەکان ئاماژە بۆ دەدەن کە دەڵێن یەکێکە لە باوترین و بەڵبراوترین جۆرەکانی شێرپەنجە و نزیکەی لە سایادەی توژوەکان پێگەێنن. بەمانایەکی تر لە هەردا کەسێک کە دەستنیشانەکرێن بە شێرپەنجە جیاوازەکان کەسێکیان دەستنیشانکراوی شێرپەنجەی کۆڵۆنە. ئەم داتانەمان لە توێژینەوەکەی خاتو دکتۆر هێشوو وەرگرتووە کە ئەوەشی ئاماژە پێداوەکە دەکرێت لە هەندێک توێژینەوە داوا دەربکەوێت کە دووەم هۆکاری مردنی ئەو بەڕێزانی دەستنیشانکراوی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بێتیاندا. و لە داتاکانی ساڵی 2022 دەرکەوتۆ کە لە سەرانسەری جیهاندا نزیکەی 2 ملیۆن کەس دەستنیشانکراوی جۆرە جیاوازەکانی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەن. باش. بچینە سەر چی دوایەوە برادران کە باسی بکەین بۆ بینەرانی بەڕێز. ئەگەر چی لە داتاکۆنەکانە دەرکەوتبوو کە زۆرینە و بەڕێزانی کە دەستنیشانکراوی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکەن تەمەنیان لە سەر و 50 ساڵەوەیە تانانەت دەگوترا کە لە خوار 40 ساڵەوە زۆر بەکەمی دەکرێم نەخۆشە دەربکەوێ، بەڵام لە 10 ساڵی کۆتاییە دەرکەوت کە دەکرێت لە خوار 40 ساڵانی شۆ دەربکەوێت و لە توێژینەوەیەکی داتاکانی نەخۆشخانەی هیوا کە پێشتیش لە بەرنامەدا بەکارمان هێناوە بۆمان دەرکەوت کە لە 3 کەسی دەستنیشانکراوی شێرپەنجەی کۆڵۆن بەداخەوە کەسێکیان تەمەنی لە خوار 40 ساڵەوەیە. بە مانایەکی تر شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە یاخود دەنجار کە پێی دەوترێت لە ناو خەڵکە شێرپەنجەی کۆڵۆن و کۆم دەکرێت لە بەساڵاتچۆکان و لە گەنجەکانیشا دەربکەوێت و هۆکاری مەترسیدار زیاتر بووە لە کۆمەلگاکەی ئێمەدا. بەڵێ باش. زۆر گرنگە دەربارەی ئەم بابەتە کە باس لەوە بکەین بۆ ڕێگەگرتن لە توشبوون بە شێرپەنجە بەگشتی و شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بە تایبەتی هۆکارەکانی خۆپارێزی بەکاربێنین کە دەست پێەکەین لە شێوازەکانی ژیانکردنی تەندروست. شێوازەکانی ژیانکردنی تەندروست بریتین لە چی؟ بریتین لە خەوی ڕێکوپێک کاتژمێر 10 شەو بۆ 6 بەیانی خەوی ڕێکوپێکە، کۆنتڕۆڵکردنی خواردن و وەرزشکردنی ڕێکخراو لە هەفتەیەکدا 150 خولەک بەلای کەمەوە یان کاتە 2 ساعتونی. جگەلەوە لە هۆکارەکانی ژیانکردنی تەندروست زۆر گرنگە کە کێشمان لە ڕادێکی تەندروستە بێڵینەوە و بە تایبەتیش ناوچەی کەمەر. هەتا ئەم ساڵانەی دوایی باس لەوە دەکرا کە لە ناوچەی کەمەرە وا باشترە کە پیاوان ئەندازەی کەمەریان لە 100 سانتیم کەمتر بێ و خانمان ئەندازەی کەمەریان لە 88 سانتیمەتر کەمتر بێت. ئەم ئەندازەیە کە ئاپێوین چۆنە پێورێ لە پشتەوە بۆ ناوک بەیانیان باسکی ناشتا. بەڵام لە یەکێک لە بەرنامەکانی پێشووە بەڕێزانی پزیشکان باستان لەوە کرد کە ئەم داتانە گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئێستا دەگوترێت بۆ پیاوان پێویستەکە ئەندازەی کەمەر لە 94 سانتیمەتر کەمتر بێ و بۆ خانمان لە 84 سانتیمەتر کەمتر بێ. هەموو ئەستوربوونیەکی کەمەر وەک زیادبوونی ورک لە پیاوان و لە خانمانە جگەلەوەی کە مەترسی توشبوونمان بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە زیاد دەکات، مەترسی توشبوونمان بە جۆری دووەمی شەکرە زیاد دەکات و هەموو قەڵەویەک لە لەشی مرۆڤدا بەگشتی و ناوچەی کەمەر بە تایبەتی وەک وای فای سیگناڵە نێرێ
بۆ خانە شێرپەنجەیەکان و وا دەکات کە مەترسی توژومان بە 13 جۆری شێرپەنجە زیاتر بێت. لەبەرەوە شێوازی ژیانی تەندروست لە ڕەخستنی خەو و خواردن و وەرزشکردن مەترسی توژبوونمان بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە و 13 جۆری تری شێرپەنجە و هەروەها جۆری دۆمی شەکرە کەمتر دەکاتەوە کە خۆتان نەزان شەکرەش نەخۆشیەکە کە ماکی زۆر لەگەڵ خۆی دادێنێت و دوورکەوتنەوە لە هۆکارەکانی مەترسی یەکێک لەوانە زیادەڕەویکردنە لە گۆشتی سوور زیادەڕەویکردن لە خواردنی گۆشتی سووردا مەترسی توژومان بە شێرپەنجەکان بە گشتی و شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بە تایبەتی زیاد دەکات. ئەگەرچی لەناو خەڵکە ئاوترێ شەکر خۆراکە بە خانە شێرپەنجەیەکان هەتاوەکو ئێستا هیچ توێژنەوەیەکی زانستی نیە و بسەلمێنەکە شەکر هۆکاری شێرپەنجەیە، بەڵام داتاکان و ڕێبەرە زانستیەکان ماژە بۆ دەدەن کە دەڵێن زیادەڕەویکردن لە گۆشتی سووردا کە لە هەفتەیەکە 70 گرام زیاتر ینی ئەمەندە زیاتر لە گۆشتی سوور مەترسی توژومان بە شێرپەنجە زیاتر دەکات و بە تایبەتی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە. جگەلەوەش گرنگیدان بە تەندروستی لە ڕێگەی ئەنجامدانی پشکنینی پێشوەختە. ئەنجامدانی پشکنینی پێشوەختە چییە؟ بریتیە لەوەی کە ئەو بەڕێزانی تەمەنیان چۆتە سەر و 50 ساڵەوە بەلای کە مۆجارێک هەناوبینی کۆڵۆن ئەنجام بدەن. هەناوبینی کۆڵۆن چییە؟ ئەوەیە کە لە ڕێگەی کۆمەوە کامێرەیەک داخڵ دەکرێت کە خەڵک پێی دەڵێن نازوور بۆی کە دڵنیابین لە تەندروستی و سەلامەتی کۆڵۆن و ڕێکەی مرۆڤەکان. بەڵام هەندێک شتمان هەیە لە زانستە کە پێی دەوترێت ئاڵای سوور یەکێک لەوانە بریتیە لە بینینی خوێن لە کاتی پیساییکردندا دوو لە ڕوویەوە. دەبێت ئەوە بزانن کە بینینی خوێن لە هەر بەشێکی لەشی مرۆڤەوە جگەلەوەی کە بە نۆرمەڵی یا بە سروشتی دەمێنرێت ئاڵای سوورە. بۆ نمونە لە خوشکانە ئەوانەی کە لە تەمەنی سووڕی مانگانەیان ئەگەر لە نێوان سووڕەکانە خوێن ببینرێت ئاڵای سوورە. ئەو خانمانەی کە لە سووڕی مانگانە ڕۆشتونەتەوە ئەگەر خوێن ببینرێت ئاڵای سوورە. هەر بە ڕێزێک چووە دەستشۆر بۆ دەست بە ئاوگەیاندن خوێنی بینی لە میز یاخود لە پیساییە ئاڵای سوورە نیشانەوەیە کە دەبێت سەردانی پزیشک بکەیت. هەر بە ڕێز لە کاتی دەمودانشتنە خوێنی بینی لە پوکی دێت ئاڵای سوورە، بەڵام ئەوەی پوکەکە زیاتر هەوکردنی پوکە و مەرج نییە نەخۆشی مەترسیداری وەک شێرپەنجە بێ. شێرپەنجە خەڵک ئەوەندە لێ دەترسێت کە ناوێرێن ناوەکەشی بێنێت و هەندێک جار پێی دەڵێ دەردە پیسەکە یاخود نەخۆشیە خراپەکە. ئەمە ئەو بابەتانە بوو کە باسمان کردن بۆ ئەوەی کە بزانین چۆن ڕێگە بگرین یاخو خۆپارێزی بکەین لە دەستنیشانکردنمان بە شێرپەنجە. جای کاشماچێک لەو هەوڵانی کە دراوە بۆی کە بتوانرێت شتێک بدۆزرێتەوە کە ڕێگری بێت لە دەستنیشانکردن و توشبوونمان بە یاخود توشبوونمان بە شێرپەنجە و ئەمەش دەچێتە ناو خانەی ئەو گیانەوە کە بۆندارن وەکو نعنا، تەرخون و ڕۆزماری و ئەوانی تر. پرۆفیسۆری ئایدەرخات و دکتۆر هێش و سولەیمان تاکو ئێستا یەکێکە لەو بەڕێزانی کە یاخود هەر خۆیەت یەکێک نییە 10 ساڵە لەسەر یەکتری لە ساڵی 2014 تا 2024 یەکەمی سەرئاستی هەمووی عێراق بووە لە ژمارە ئەو توێژینەوانی کە ئەنجامی داوە و بڵاو بوونەتەوە و بڵاوبوونەوەی توێژینەوەکانیشی لە گۆڤارە زانستیە جیهانی ئاسباڵەکان بووە و هەتاوەکو ئێستا زیاتر لە 8 بەڕای ئختراع یاخود بڕۆنامەی داهێنانی لە ناوەندە نێودەوڵەتیەکانەوە پێدراوە و یەکێکە لەو زانانەی کە سوپاس بۆ خوا لە کوردستانە بوونی هەیە و لە کوردستان خزمەتەکە و میوانی ئەم بەرنامەیە بێ. داوام لە ژووری هەواڵ کرد بۆی کە بابەتێک لەسەر خاتوو دکتۆر هێش و ئامادە بکەن و لە هەواڵەکانە پەخش بێت و ئێمەش لە بەرنامەی چارەیە سوودی لێوەربگرینەوە. بە سوپاسێکی زۆرەوە بۆیان ئەنجام داین و بینەری ئەو راپۆرتابین و پاشەوە لەگەڵ خاتوو دکتۆر هێشووە گەڕین و خزمەتان بۆ باسکردن لە جای کاشما و لەگەڵ پرۆفیسۆر یاردەر دکتۆر دارا جەمیل باس لەو خۆراکانی تر دەکەین لەو سەوز و میوانی تر دەکەین کە دەکرێت ڕێگر بێت لە شێرپەنجە. لەگەڵمان خۆم ناومناوە گیای ئاڵتونی گیای زێڕین کە ڕواکێک کە تەمەنی تەنها یەک مانگە ژیانێکی تەندروست و ماوە درێژ دەبەخشێتە مرۆڤەکان. بتوان ئەو گیایە کۆبکەنەوانی یاخود بتوان ئەو ڕووەکە لە کوێستانەکانی پێنجوێن دەڕێت و پێی دەوترێت گیای کاشما. ئەو گیایە مرۆڤ دەپارێزێت لە توشبوون با جۆرێکی شێرپەنجە و دەبێت تا چارەسەرێک بۆ لەناوبردنی خانە سەرەتاییەکانی شێرپەنجە. شتەکانی بەکارن هەلێرەوە ئەم بەشەی لێکەن و ئەو یگای هەمووی ئەجن بەکارێنن یاری دەرێکە بۆی چارەسەرکی میایەکە بتوانێت زۆرتر باشتر و چاکتر و زووتر ئیش بکات لە عینەن کاتە بۆ ئەو کەسانی کە لە خۆناغێکان تازە دەستنیشان کراون یاخود لە خێزانەکەیانە چەند کەسێکەیە بۆی ئەم گومانەکرێکە یەکێک بێت لەو کەسانی کە ئەمیش داهاتووە تووشی شێرپەنجە بێت ئەتوانێت بەکاری بهێنێت بۆی ئەو خانە شێرپەنجە کەمانی کە لەسەر تا و گەشتەکەن بتوانێت بە شێوەیەکی تەواوەتی بنبڕیان کات و جیهازی بەرگری یاخود بەرگری لەشی ئەو کەسە
کەسە زۆر بەرز بکاتەوانی و بتوانێت بە تەواوەتی خانە ناڕێکەکان لە شال نابرێت. ئەم پزیشکەی زانکۆی سلێمانی کە زیاتر لە 24 ساڵە توێژینەوە لە ڕوەکە خۆرسکەکاندا دەکات لەگەڵ تیمەکەیدا گیای کاشمایان ناوە گەی ئاڵتونی لەبەر سوودە گرنگەکەی لە چارەسەری شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە و نەخۆشی شەکرە و هاوکردنی ڕیخۆڵە و بەهێزکردنی بەرگری لەش. نەک بەدەست هەرگیەکەش خەسارەکە. دکتۆرە هێشوو سلێمان بۆ توێژینەوەکەی جرجی بەکارهێناوە. ئەو گیاندارەی تووشی نەخۆشی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کردووە. دوای ئەوە گای جۆری کاشمای وەک چارەسەر بەکارهێناوە. دەرکەوتووە کە گیاندارەکە تەندروستی بەرەو باشتر چووە. بەوەش بۆی دەرکەوتووە گیاکە هۆکارەیەک دەبێت بۆ بەرزکردنەوەی بەرگری لەش و زاڵبوون بەسەر نەخۆشیەکەیدا. گیای کاشما لای کوێستانەکانی پێنجوێن دەڕوێت. تەمەنی کورتە و تەنها یەک مانگە کە لە 15 تاوەکو 15 بوونی هەیە. ئەو ڕووەکە دەتوانرێت بە شێوەی سەوزا بەکاربهێنرێت یاخود زەرد بکرێت و بە مانگەکانی دیکال بگیرێت لە بەفرگردا یاخود بە وشکی وەک پاودەر بەکاردێت و وەکو چا دەخورێتەوە. ڕێنمایی هەموو هاڵاتیانەکەم لە وەرزی دەرچوونی دیاکە کە تقریبن لە 15 هەتاکو 15 تەنها یەکمان هەیە بتوان ئەو گیایە کۆبکەنەوانی یاخود بتوان ئەو گیان دەست بکەوێت و چەند جارێک لی بخۆن وەکو تۆڵەکە یاخودەکە دەستیان بکەوێت بە ڕێژێکی زۆر بتوان وەکو بڵێن زەردی بکەن وەکو کنگەر هەڵی بگرن لە مانگی 10 دەری بێنن و سوودی لێوەربگرین یاخود وشکیکەنەوە گەڵاکەیان لە شوێنێکی سێبەرە دوای پاکردنەوە و شتنەوەی وەکو پاودەرێک هەڵی بگرین لە کاتی پێویستە. توێژینەوەکانی ئەو پزیشکەی زانکۆی سلێمانی بەردەوامی دەبێت لە چارەسەری نەخۆشیەکان بەڕوەک و لە سەراستی عێراق ماوەی 10 ساڵە وەک یەکەم توێژەری ژێن لە بواری پزیشکی داناسراوە کە خاوەنی زیاتر لە 160 توێژینەوەیە و توانراوە نزیکەی 7000 جار توێژینەوەکانی وەک سەرچاوە لە جیهاندا بەکاربهێنرێت. ڕۆژ بە ڕۆژ داهێنان و توێژینەوەی نوێ ئەنجام دەدرێت بۆ دۆزینەوەی ڕێگە چارە تازەکان بۆ چارەسەری نەخۆشیە جۆرا و جۆرەکان. داهێنانەکەی دکتۆرەکەی زانکۆ لابواری ڕۆک وەک دەرمان و چارەسەر داهێنانێکی ترە و دەخرێتە سەر خەرمانی پێشکەوتنەکانی باری تەندروستی کە خزمەت بە تەندروستی گشتی و کۆمەڵ دەکات. بەنسبە دکتۆرێش و بەڕاستی کەسایەتێکی دیارە کەسێکی تابڵەی تێگەیشتووە کەسێکی ئەکادیمیە لە زانکۆ و لە هەموو ڕوویەکەوە بەڕاستی کەسێکە شایانی ئەوەیە کە پەنجەی بۆ درێژ بکرێت چونکە هەم لە ڕووی ئەوەی کە من وەکو هاوڕێک چەند ساڵەی ناسم پێشتریش هەر تەلەبە بۆ لە لای خۆمان بەڕاستی یەکێکە لەو ئافرەتانەی کە تا بڵێ کەسێکی بەڕەوشتە ڕێک و پێکە هەتا بڵێ ڕازگۆیە تا بڵێ کەسێکی ئەکادیمیە مسەقەفە ئەمە زۆر موهیمە بۆ مامۆستایەکی وەکو ئەو لە هەموو ڕێکەوە بەلای منەوە تا بڵێ کەسێکی تێگەیشتووە. بە چەند ساڵێکە بێ کە هاتۆتە کۆلێژی پزیشکی بەڕاستی کەسێکی زۆر تایبەتیە و ئەوەی کە زۆر تایە قاڵ بۆتەوە ئەوەیە کە بەردەوام خەریکی ئەنجامدانی توێژینەوەی زانستیە و هانی هاوڕێکانی شایە هانی ئێمەش ئەدا و یارمەتیمانەیە لە هەر قۆناغێکی توێژینەوەکانمانە کە ئەنجامی بین. بەڕاستی ئەم لە نادیرە یعنی ئەوەی کەوەها لەم کۆلێژی ئێمە بە دکتۆرە هێشووە کرێت قناعەتکەن بە کەس ناکرێت. ئەو ڕوحی هاوکاری کە لە دکتۆرە هێشووە هەیە یعنی قناعەتکەن لە ژیانمە لە کەس نەمبینیوە لە کەس نەمبینیوە. ئەو سوپەرڤایزەری کەوا دکتۆرە هێشوو بۆ تەلەبەکانی ئەیکات قناعەتکەن ئەتوانم ینی تەحەدا بکەم بڵێم کەس ناتوانێت ئەوە بکات. دکتۆرێکی زۆر بەڕێز و خۆشەویستی کۆلیجەکەمانە یەکێکە لەو دکتۆرانەی کە زۆر حەزی لە توێژینەوەیە بێجگەلەوە گیانێکی هاوکاری زۆری تێدایە. سڵاوتان لەبێ هاتینەوە خزمەتان لە بەردەمەکەی خۆتان چارە کە بە خۆشحاڵێکی زۆرەوە ئەو توێژەر و زانە مەزنی کە لە کوردستانە هەیە کە بنێستە لە خزمەتیان وەکوایە لە بەرامبەر شاخێک وەستا بێتم پرۆفیسۆری یاردەر دکتۆر هێشوو سەرسەر و سەرچاومان هاتی. ماشەڵڵا و لەبێت جگە لە زانست و زانیاریەکە و تەواضع گەورەکە و کە ئێمە ماوەی سەعات و نیوەکە لێرە جەنابتمان عەزیز داوا بووی کە مقابلە ئەنجام بدەین. دووبارە داوای لێبوردنەکەم و یەخوا بەخێر بێت سەرمان. لێتان ناشارمەوە کە جێگەی شانازیە بۆ ئێمە کە خانمێک 10 ساڵ لەسەر یەکتری پڕتوێژینەوەترین زانای هەموو عێراق بێ و 8 داهێنانی نێودەوڵەتی هەبێت
و بڕوانامەکانی وەرگرت بێت و هیوادارم لە راپۆرتەکەشە بە وردی باسی ئەم بابەتە کرابێت. جنابی پرۆفیسۆر بن هەر ئاوا لە خزمەتتان ناوت عرزەکەم ئەزانم تایتڵە زانستێکە و جارەمەتی بام لە ڕووی ئەدەبەوە هەربێەوە بانگت بکەم. ئەو توێژینەوانی کە جەنابەت کردوتە ئەو ئاستە زانستی کە جەنابەت پێی گەیشتووی دڵنیام لە هەر وڵاتێکی دنیاوێت دەستت ماسەکەن ئیش بکەیت. هەر بۆ نمونە لە تایلند ئاگادارم کە پێش چەند ساڵێک مەدالیای مالیزیا سوپاسکە بۆ ڕاستکردنەوە لە مالیزیا مەدالیای پاشای ئەو وڵاتە وەرگرتووە. بۆ ناچیتەوە لەوێ کار بکەیت معاشەکەشە باشترە و خەمنێ هەموو سەری مانگە مەعاژنێت و تاکو کۆتایی و لێرە خەریکی خزمەتکردن. پێم خۆشە خزمەتی وڵاتێکی خۆم بکەم خزمەتی وڵاتیانی وڵاتێکی خۆم بکەم ئەوم پێ باشترە. هەستەکەی ئەو ئاستە زانستی کە بەڕێزت هەتەوە ئەو توانایی کە هەتە بە باشی لێرە ڕێزی لێ ئەژیرێت نەخێر بەداخەوە. چی بکرێت بۆی کە ڕێز لە خەڵکانی وەکو جەنابەت بگرێ بە ڕای جەنابەت؟ گرنگترین شت بۆ توێژەر دابینکردنی داهاتە. بەنگلیزیەکە کە پێوترێ فەند یان پێوترێ گرانت چکە گەر بێت و فەند و گرانت نەبێتەوە بێت لەسەر حسابی گیرفانی خۆت لە موچەکەی خۆت لە قوتی ژیانی خۆت و ماڵ و مناڵە بگریتەوانێ و توێژنەوەیەکی پێ ئەنجام بدەیت چکە خۆت دەزانیت توێژینەوە زانستی پزیشکیەکان کولفەیەکی زۆریتی ئەچێت یان چکە هەم تێستەکانیان گرانە هەرم ئەو شیکارینەیانی بۆیانەکەی گرانە و کاتی بڵاوکردنەوەی توێژینەوەکەش بڕێکی پارەت دەبێت هەندێک جا چکە زۆربەی گۆڤارەکان بە خۆڕایی نین. ڕاستە من چەند گۆڤارێکی زۆر باشی خۆڕایی ئەزانم و کە کوالتیشان زۆر باشە پێپەرەکە ینی توێژنەوەکان تیا بڵاوکەم بەڵام لەگەڵەوە هەندێک جار ئامانجەکەی خۆ ناپێکی ئەتەوێت لە گۆڤارێکی تایبەت بڵاوی بکەیتەوە کە بزەبت تایبەتە بە و توێژنەوەی کە تۆ کردوتە بەڵام سەرێکی بڕێکی پاری زۆر داواکات بۆ نەجاری واگاتە $3000 بەڵام $3000 سەرێکی لەوە چ قوتی 40 ڕۆژ 50 ڕۆژی تۆ بێت ئەو کاتە ئەبێ ینی لە قوتی خۆت بگریتەوە لە خۆت بگریتەوانێ بۆیە ینی گرنگترین شت کە ڕێز لە توێژەر بگرێ بەڕاستی بۆی بتوانێت جێ و پێگی خۆی هەبێ دابینکردنی گرانتە دابینکردنی فەندا. من چەندەها جار داواکاریم پێشکەش کردووە لە ڕێی سەرکایەتی زانکۆوە پرۆپۆزڵم تەقدیم کردووە بۆ وەزارەت بەڵام بەداخۆ تا ئێستا هەر بۆی قەیرانی ئابوووریەوە نەمتوانی و هیچ فەندێکی ناوخۆ بەدەست بێنم هەرچەندە دوو فەندی دەرەکیم هەیە بۆ بڵاوکردنەوەی توێژینەوەکانم سپاسەکەم تەنها بۆ کولفەی بڵاوکردنەوەی توێژینەوەکە نەک بۆ تێچۆکەی نابێت چکەوان لەگەڵ ڕێزمە با من زانایکی بەناوبانگ بم بەڵام ئەوان دڵنیانین ئەو مادەنی کە بەکارهێنم ئایا ڕاستە من ئەو نرخم پێیاوە چۆن بگاتە دەسم خۆتانزان شپمێن کەواتە گواستنەوەی مادەکیمیایەکان بۆ عێراق تۆزێ سەختە بۆیە تەنها ئەوان ئەو بڕپارەیان بۆ من دابین کردووە دوو گرانتە گرانتێکی سعودی و گرانتێکی مالیزیە بۆ حەقی بڵاوکردنەوەی توێژینەوەکان واتە ئەو پارێکەی بۆ گۆڤارە لە بریەوەیکەوە بۆ بڵاوەکاتەوانێ. حەزەکەم سەرنجتان بۆ ڕابکێشم پێش 11 ساڵ کە من لە بەریتانیان خوێندێکێک لەو شتانی کە پرۆفیسۆرەکانی ئەوێ شانازیان پێوا کرد وەرگرتنی فەند بوو کە بەڕاستی بۆ من هەر بۆ زانیاریی تازە بوو کە جەنابی فەرمووی دوودانە فەندم هەیە لە سعودی و لە مالیزیا کە تەنها بۆ بڵاوکردنەوەکەی بەشکم ئەمە خوایە خەڵکی ئێمەش کۆمپانیا زەبەلاحەکان و ئەو بەڕێزانەی کە قەراراتی دەوڵەتیان بەدەستە بتوانن هاوکاری بەدایان زانێ وەکو پرۆفیسۆر دکتۆر هێشومان هەیە کە ئەتوانێ سەری وڵاتەکە و سەری کوردستان و کورد بەرزتر بکاتەوە خۆچکە خۆی سەری بەرز کردوەوە ئەسڵان بەرزتر بکاتەوە لەو ڕێگاوی کە هاوکاری بکرێ یاخوا بکرێ. جەنابی پرۆفیسۆرێمە خزمەتت بۆ بابەتی توێژینەوەکەت بۆی کە ئەوەندەی تر بێتاقەتت نەکەم خۆ ئەزان بۆ بابەتە چەند بێتاقەتی لە دۆزینەوەی هەوڵەکانی دۆزینەوەی دەرمانی دژە شێرپەنجەیە زۆر لەوە باسەکرێت کە شتێک بێت هەم دژە شێرپەنجە بێ هەم کاریگەری لاوەشی کەم بێ معلومی جەنابتە لە کیمۆتەراپیا و کەسانی کە بۆیانەکرێت چارەسەری کیمیان بۆ کرێ بەلای کەمەوە قژیانەوەرێ دەمیان تووشی برینە بێ کێشیان داڵبەزێ پێستیان تێگەچی هەتاوەکو کۆتاییەکەی ئالەم بابەتانەوە جەنابتان چیتان کردو لەم توێژینەوە هەوڵتان بۆ چیەوە؟ بەڵێ ئاماجە سەرەکیم توێژینەمان بریتێ لە دەستنیشانکردنی گایەکی ئاڵتوونی با بڵێم یایەکی زێڕین کە لە کوردستانە بە شێوەیەکی سروشتی ئەڕوێت بەبێ ئەوەی کە دەستی مرۆڤیتیا بێت و لە کوێستانەکانی ناوچەی پێنجوێنە هەیە کە چۆن لە ئێمە بەڕاستی ئێمە دیارێکی خوایە بۆ میلەتی کورد بەڵام بەداخەوە تا ئێستا تا ئەم دقیق قسە لەگەڵ بەڕێستانەکەم ئێمە گروپەکەی ئێمە کە من خۆم ریسێرچ تیم مێواتە تیمێکی توێژینەوەم هەیە ئێمە یەکەم گروپین لەسەر ئاستی کوردستانە کە توانیمانە ئەم گایە بەکاربهێنین لە چارەسەرکردنی شێرپەنجە ڕاست ئێمە توێژینەوەکمان لەسەر ئاژەڵ کردووە چکە خۆی بنەماکانی توێژینەوە هەروایە ناتوانین ڕاستەوخۆ لەسەر مرۆڤ بیکەی ئێمە هەنگاوی یەکەممان بڕیوە کە لەسەر ئاژەڵ واتە ئاژێڵی تاقیگە لەسەر جشت کردومانە و دەرەنجامێکی زۆر باشمان بەدەست گشتووە کە یەکسانە یاخود هاوتایە لەگەڵ داتا جیهانیەکان کە ئەتوانی ئەم گایە بە شێوەیەکی سەرکەوتوانە و بە شێوەیەکی سەلامەت
بە شێوەیەکی سەلامەت ئەو قۆناغانە ببڕێ کە ئەتوانێت خانەکانی شێرپەنجە لە ناو بەرێت و کەمی کاتەوانێ. ئەوەی کە ئێستا پڕ بە شاشەکە ئیبینن وێنەی جای کاشمایە کە جەنابی پرۆفیسۆر عەزیزی شێشاوە وێنەکەی بۆ ناردوین بۆی کە بیناسن ئەم جایە جەنابی پرۆفیسۆر لە چ فەسڵێکە ئەڕوێت وەکو فەرمووت مادام لە کوێستانە بێت و دەستی مرۆڤیتانە بێ ئەوەیە کە لە زمانی زانستیاڵن فول ئۆرگانیکە ینی نەمادەی کیمیایی تایە نە هیچی تیا لە گەورەکردنیە هەموو وەرزەکان هەیە خودە وەرزێکی تایبەتە لە وەرزێکی تایبەتە هەیە لە ناوەڕاستی مانگی پێنجەوە تقریبەن تاوکو ناوەڕاستی مانگی شەش لەو کاتی ئێمە ئەتوانی کەوا سوود لە گەڵاکەی و لە گوڵەکەی و لە قەدەکی ببینین گایەکی بچووکە خۆی یعنیەوە نیە وەکو شێوەی درەخت بێ چکەمە خۆی هێربەڵایە ینی گایەکی پزیشکیە بە شێوەیەکی گیاڕۆت و گەڵاکانی زیاتر گەڵاکانی لە ناوچەی پێنجوێنە وەکو تۆڵەکە لێ ئەندێت وەکو تۆڵەکە هەچەند دوایە کە بەڕێستان پرسیاری تایبەتان هەبێت لەسەر ئامادەکردنی بڵێ ئەو کاتە بۆ هاوڵاتیان و خۆشەویستانی ڕوونەکەموانێک کە شێوازەکانی بەکارهێنانی چۆنە بەڵام لەوێ لە ناوچەی پێنجوێن من لە ڕێد و هاوڕێی خۆشەویستمەوە کە لێرە زۆر سوپاسیان کەم زۆرەخان و کاکدارە ئەوان بەڕاستی بوون هۆکارەوەی کە ئەم گیایە بەم بناسێنن کاتێکە لە گەشتێکی خێزانیان ڕۆشتین بۆ ناوچەکی خۆیان ئەم گیایان ئامادەکرده بوو زۆر خۆش و بەلامەوە هەرچەنە خۆی تۆزێت تورتەکەی خۆی هەستەکەی تۆزی هاان قڕکتەگرێت چکە بۆ منەوەکو تۆڵەکەنی ئەو سڵق نییە بە ئاسانی بتوانانی قوتی بی تۆز گیاکانی سەختا گیاکانی ئەستورن زبریتایە بەڵام زۆرم بەلاوە خۆش بۆنەکەشی بۆنێکی تایبەتی ینی کاتێکە لە ماڵە لێ ئەندێ هەموو ماڵەکە ئەو بۆنە ئەگرێ درکە پرسیارم لێکردن باسێوان کردوتیان ئەمە گیایەکی زیێڕینە لە ناوچەی پێنجوێنە هەیە لە باو باپیرانمە بۆمان مادەوانێ کە هەر کەسێک ئەم گیایە بخوات تەندروستی زۆر پارێزراوە بێت چەندها نەخۆشی پارێزراوە بۆیە منیش ئەوم بە هەندێک زانی کە چەنگەڵایەکی ئەو لە بازار ئەفرۆشێ لە بڵین لە بازاری پێنجوێنە لە هیچ شوێنێکیانم بینیوە لە سلێمانی چەندها گەڕاوم بەشەی وشکراوە هەیە جنابی پرۆفیسۆری هەر بە ئەم دقی بەشەی وشکراوە نییە بەڵام من خۆم هەمە من خۆم گیاکە کاتێکە لە پێنجوێنەوە بڵێن بە کیلۆ کڕیمان هێنامەوە سلێمانی بە شێوەیەکی پزیشکی و تاقیگەیی بە شێوەیەکی جوان وشکمان کردوتەوانی ئێستا گیاکە لای من بە شێوەی پاودەر هەیە ناڵم وەک دوایی ڕوونێکەوە کاوڵاتیان چۆن بتوان بەکاری بێنن بەڵام بە شێوەیەکی تەڕ کاتێکە وەکو تۆڵەکە لێندێت بۆ نمونە ئەوەی ئاوتیەکەی کە بکڵێت ئاوکەی نەک دوای بێڕێژکە لەگەڵ ئەوەیانیم کە تۆڵەکە بۆ نمونەیان جاران یان سڵق ئەی کوڵێن ئەی ڕێژن ئەجا سووریەکانەوە پێویست بۆ ناکە ئاوکەی بەڕێژی ئەوەی ئاوتێکە کە پێی بگڵێت دوایی تر بەڕۆنێکی تەندروست ئەگەر بتوانانی پیازی لەگەڵ سوورکەیتەوانێ هەندێک کەس حەزەکە هێلکی لەگەڵ سوورکاتەوانی تۆ کەوتو سەر ڕغبەتی خۆیان دوای توانن ئەم گیایی تێکەن لەگەڵ یا سووریکەنەوانی و وەکو تۆڵەکە پێشکەش بکرێت بەڵام ئەگەر بێت و هەڵیگری چکە بۆ من ئێستا چۆن کنێر لە وەرزی بەهارە هەیە بەڵام هەڵیەگرن لە زستانە بەکاری هێننەوە ئەمەش ئەتوانێت زرد بکرێت چکە خۆیەکی ناڵم گوایەکە بەرگە ئەگرێ گەڵاکانی زۆر سەختن ئەتر بۆیە ئەتوانێت زرد بکرێت بۆ ماوەیەکی کەم ئێستا لەوچ خەڵک بڵێ شتی بەست و خراپە ئێمە ناڵشتی بەست و بخۆ بەڵام ئەمەگیایەکی زۆر ئاڵتونیە بمان و نەمانەوێت ئێستا لە بازار مریشکی بەستو هەیە گۆشتی بەستو هەیە ئەمەش دەتوانی بۆ ماوەی دو سێ مانگ بۆ لە 15 ئەگە هەڵیگری لە مانگی 11 لە ماوەی 3-4 مانگا بتوانی بەکاری بێنی بیخۆیت بەشی گیاکەش من بەشی وشکرا و هەموو کوچا بەکاری هێنم خۆم چۆن ئێستا بڵێن چای گوڵە بەیبوون هەیە چای زەنجەفیل هەیە چای لیمۆ هەیە چای نعنا هەیە ئەمەش ئەتوانن وەکو چا لێی بنێنیا خۆت لەگەڵ ماستێکی کەم چەوری کەوشکێکی چاپکەین بەسەر یا تێکڵاویکەین ڕەنگی سەوزی کاڵی زۆر جوان دەرەچێ ئەتوانی بیخۆیت و شێوەیەکی تەندروستی هەیە و وەڵی جا ئەوە لەسەر تەلەڤیزیۆنین و ئیحراج دەکەم و تۆزێکمەوێ لەو پاودەرە ئیتر یەڵای کرد ئەوەنە دەیامێ بەس هەر ئەمەوێت زۆر بەس کەسی تر داوای نەکا بینێرا هە کەسێکتان جنابی پرۆفیسۆری بینی بڵێ تۆزێکم بەرێنەوە بانگی 56 هاتوان بیکەن ئەوتوان بیکڕن و بیکەن بە پاودەر ئەو کاتە لە ساڵی داهاتووشە ئەوە باڵێ ئێستا شۆڕێکەوین ساڵی داهاتوو ئینشاءالله کە گەڵاکە دەرچوو ئەوە عزت کێشاگەدارم کەرەوە بێ کۆچین لە پێنجۆ نوێژ بەردامێش دەکەین چاو خۆش هەرسەرانێکی شەکەین برادران سلایدی دوای ئەومان بنێ بۆی کە لەگەڵ بابەتەکانە بڕۆین لە سلایدی دوایمە باس لەو بەهارەتە ئەکرێکە جای کاشمان ناوە زانستەکەوێ بە هێراکرم لە زبیتالم سەر بەم خێزانە لە ڕۆکە کە پێ ئەپیلاسی باشەوە کە بابەتێکی زۆر زانستیە چوار ساڵ لەگەڵ خوێندکارێکی دکتۆران بە ناوی دکتۆر ئیناس سەبا حەسەن کە دەرمانسازە لە کۆلێجی دەرمانسازیە خوێندکاری دکتۆرای من بوو توانیمە لە ماوەی 4 ساڵە ینی بە چڕ و پڕی و ڕۆژانە ئیشێکی زۆر ورد و دروش لەسەر ئەم گیایە بکەین اینجا گەشتێتەوەیەوە بتوانین تێزێکی دکتۆرا بە پلەی نایاب بەڵێ وەربگرێت و بڵاوکردنەوەکەیشمان لۆگۆڤاری ناشڵ پرۆدەکت کۆمونیکیشن کە سەر بە ناوەندی بڵاوکراوی سەیجا ماشەڵڵا بەڵێ لە وڵاتی ئەمریکا
ئەم ناوەندی بڵاوکراوە سەر بە وڵاتی ئەمریکایە خاوەن یەکەی کاریگەری 1.5 توانی بڕوانامەی دکتۆراکەی بە شێوێکی سەرکەوتوان و بە پلەی نایە وەربگرێت خۆشتان ساغ بێت لێرە باستان لەوە کردووە کە تۆ و گەڵاکە لە زۆربەی ناوچەی جیهان وەک بەهارات بەکارەهێنرێت کە بۆ زیادکردنی تام و بۆنە بۆ خواردنەکە چکە خۆی بۆندارە یعنی بەڵێ ئێستا لە کاتی خۆیە من بیرمەکە لە خزمەت پرۆفسۆری دکتۆر دارا محەممەد جەمیلا بووم مەبزانام هەر ئەشی ناسیت ئەو باسی لەوە کرد کە کاتی خۆی بە ئاڵەت وتراوە ئاڵتونی ڕەش و هەستەکەمەژی ترێبێ بە ئاڵتونی سەوس هەروایە کاریگەری پزیشکی فراوانی هەیە دژە هەوکردنە واتە بەستەنها بۆ دژە شێرپەنجە نییە نەخێر دژە هەوکردنیش ئەنتیفلەمەتەریە بەڵێ کاتە ڕێگا ئەگرێت لە فراوانبوونی ملول لە خوێنەکان کە هەموو هەوکردنێک سەرەتاکەی بۆ دەستپێکە کە ملول لە خوێنەکان فراوانە بن و ئاوسێت ئەو شوێنە دژە میکرۆبە کەواتە ئەکرێت ڕێڕەوی هەرسیش پاک بکاتەوە فەرمووتە دژە ژەهراوی بوون و دژە ئۆکسێنەرە مادام دژە ژەهراوی بوون بێت کەواتە ئەکرێت لەو ژەهرانەش کە مرۆڤ ڕۆژان لە ڕێگەی هەوا لە ڕێگەی خواردنەوەری بگرێت تیکلانە فری ڕادیکاڵە نەمادە ئۆکسێنەرەکان کە لە شێما ڕۆژانە دروستە بێت لە ئەنجام میتابۆلیزمی ئەو شتانی کە ئەی خوێنی خود بەکاری هێنین ئەمە ئەتوانێت ڕێگریان لێ بکات و لە ناویان بێت و هەروەها فەرموشتە دژە ئۆکسێنەرە کەواتە دژە شێرپەنجەیەشی باشیشە برادەران سلایدی دوای ئەومان بنێت بۆ ئەوەی کە لەگەڵ بابەتەکە لە خزمەت جەنابی پرۆفیسۆرە بەردەوام بین فەرمووتە چەندین بەکارهێنانی پزیشکی گرنگی هەیە کە لە توێژینەوەکانی ئەم دوایە ئاماژەت پێدایە یەکەم گروپن کە کارەکەن بەڵێ یەکەم گروپی لە هەرێمی کوردستانە کە لەسەرم گیایە کارمان پێشتر لە چۆ کاری لەسەر کراوە پێشتر لە ڕۆژهەڵاتی ئێران کاری لەسەر کراوە هەگوڵەکە لای ئەوانیشە لای ئەمە پێوتری کاشما لای ئەوان پێوتری گوڵپەری بەرفی یاخود پێوتری کەرسوم چەند توێژینەوەیەکی زانستی هەیە لەوێشە کە بەکاری هێناوە من خۆشم پلانم هەیە یعنی ئەگەر خوا بیکا بە قسمەت لە داهاتوە خوێندکاری ماستەر یاخود دکتۆرا وەربگرم بتوانم بەشەکانی تری توێژینەوەکە تەواوکەم بۆ نمونە بەکاری بێنم وەکو دژە نەخۆشی شەکرا یعنی وەکو بەکارهێنانێک وەکو چارەسەری شەکرا بەڵێ یاخود بۆ فشاری خوێن بەکاری بێنم بەڵام گوڵی کاشمایە یەک شت گرنگە کە باسی بکەم بۆ هاوڵاتیان ئێمە پێ توێژینەوە کە کردومان چکە توێژینەوەکمان کردەوە وەکو دژە ژەهراوی بوون بەڵێ لە عینەن کاتە ئەم گیایە ئەگەر بێت و زیادەڕەوی تیا بکرێت لە لەشی مرۆڤ ژەهراوی بوون دروستەکات لێرەیە بۆستین بۆ ئەوەی کە بۆ بەشەکانی تر ئەوە عەزت پێشی بۆم شەرح بکەی خۆی دژە ژەهرە بەڵام زیادە ڕەویکردنەکەی ژەهرە باشە گەڵاکەی وەک بەهارات بەکارهێنرێ بۆ تاموبۆنە پێگاتی کیمیای گرنگی هەیە کە فەرمووت وا چاوەڕوان دەکرێت وا لێ بینرێت کە گرنگ بێ بۆ شەرپەنجەی کۆڵۆن و ڕێکە خات و دکتۆر کە فەرمووی گرنگ بێ بۆ شەرپەنجەی کۆڵۆن و ڕێکە بۆ ڕێگەگرتنە لە نەخۆشیەکە یاخود بۆ بەڕێزانی کە دەزیشانکراوی نەخۆشیەکەن زووتر چاک بنەوە و سەر هەڵنایەتەوە تەیە بۆ کامیانە لە ڕاستی ئێمە هەموو جارێکە باسی ئەوەکەین کەڵێن گیایەک هەیە یاخود ڕۆکێک هەیە یاخود پێکاتەیەکی سروشتی هەیە بۆ شێرپەنجە باشتر وایە لە پێش ئەوەی کە ئەو کەسە دەستنیشان بکرێ بە نەخۆشیەکە واتە بۆ ڕێگریکردنە نەک بۆ چارەسەرکردن ئێمە هەمومان نەزانین کیمۆتێراپیا خۆ چارەسەری کیمیایی باشترین چارەسەر هەتا ئەم دقەیە هەموو زانایان هەموو پزیشکان دنیا لەسەر ڕێکەوتن کە ئەوە چارەسەری تایبەتە چارەسەری تەواوکاریە بۆ نەخۆشی شێرپەنجە بەڵام پێشەوەی کە ئەو کەسە تووشی شێرپەنجەکە بێت یاخود بۆ نمونە سەرەکەی لە خێزانەکەی چەند کەسێکەیەتی ئەمیش گومانی لێ ئەکرێت چکە خۆتان زانین یەکی لەو کارەسەرەکەەکانی دروستبوونی شێرپەنجە جێنێتیکە واتە فامیلی هیستریان هەبێ بۆیە سیرەکەی ئەم گیایە ئەتوانێت ئەو کەسە پێش ئەوەی کەوا تووشی نەخۆشیەکە بێت ئەتوانێت ڕۆژانە بەکاری بێنێ بەڵام لە کاتی توشبوونی نەخۆشیەکەشە من خۆم چەند کەسێکە بۆ یعنی ئێستا لە قۆناغان کە کیمۆتێراپی وەرەگرن نەخۆشیەکەیان هەیە و دەستنیشان کران و چارەسەر وەرەگرن بەڵام من ئاماژەم پێ کردوون و پێم وتون ڕکۆمەندیشنم کردوون کە ئەم گیایە بەکاربهێنن وەکو چا ڕۆژانە بیخۆن و هەستەکەن یعنی لەگەڵ یا گونجاوی هیچ تەسیر ناکاتە تەنانەت پرسیان بە دکتۆرەکانی خۆشیان گرتویان ئاساییە وەکو گیای هەر دەبێ بۆ سەر هەڵنەدانەوەی نەخۆشیەکە بەڵێ باشە لەوەچێ یعنی من ئەو توێژینەیەم نەکردو جارێ بەڵێ ئەمە کار ئاسانی کە ڕێک بێت بۆ لەشی ئەو کەسەکە مەناعی برسکاتەوانێ یاخود وا لەو وەکو چۆن لێ ها ئەجوڤنتمان هەیە یاخود بوستەرمان هەیە ئەمە کات بەڵێ پاڵنەرێک بۆی بۆ کیمۆتێراپیەکە ئیشی خۆی باشتر و چاکتر و خێراتریش بکات بەڵێ ئەچینە سەر ئامانجەکانی توێژینەوەکە جا لە ئامانجەکانی توێژینەوەکە پێشەوەی دەستم بابەتە بکەین بەڕێز پرۆفیسۆری یاریدەر دکتۆر دارا محەممەد جەمیلم دوان دەربارەی گیا بۆندارەکان و میوە ڕەنگە و ڕەنگەکان ئەو باس لەوا کات کە گیا بۆندارەکان لە جۆرەکانی بۆن نعنا تەرخون ڕۆزمێری و میوە ڕەنگدارەکان یاخود سەوزە ڕەنگدارەکانی وەکو تور وەکو شیلک وەکو ڕاستپێری وەکو چاوەنەر
ئەکرێ کاریگەری باشی دژە ئۆکسەنەریان هەبێ وەکو جەنابی پرۆفیسۆری شاماژەی پێدا کە دەکرێت ئۆکسان یەکەم هەنگاوی هەوکردن و شێرپەنجە بێ و باس لە ئەو منجەڵاناکات ئەو تاوە و ئەواناکات کە بۆ سوورکردنەوە بەکارهێنرێ. بینەری پرۆفیسۆری یاریدەر دکتۆر دارە محەممەد جەمیلە بین و ئەگەڕێنە لە خزمەتانە جەنابی پرۆفیسۆر یاریدەر دکتۆر هێشوو باس لە ئامانجەکان و دەرەنجامەکانی توێژینەوەکاکە لەگەڵمان من. چی باشە بۆ ئەوی کە خەڵک زیاتر بیخوا و لەمە دوورکەوێتەوە؟ تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە ڕەنگارن، تێگڕای ئەو سەوزە و میوانەی کە بۆندارن. ئێتە کە ئەڵێن بۆندار تێگڕای بڵین جیا بۆندارەکان ئەگرێتەوە وەکو نەعنا و ڕۆزماری و جاترە و سەیج و هەموو ئەمانە، و میوە ڕەنگارەکانیش وەکو شات و گێلاس و تودڕک و هەروەها گێزەر و تێگڕای میوە ینی تێگرای ڕەنگی سروشتی میوەکان ئەگرێتەوە. لەبەرەوە خاڵێکی تر هەیە بەڕاستی لەبەرەوە ئێمە چەندێک ناڵم زیادە خۆری، بەڵام چەندێک میوە و سەوزەی ڕەنگار بخۆین زۆر گرنگە. ئەمانە پیان ئەوترێ کیمۆپریڤێنتتف یاخود ئەو مادە کیمیاویانی کە ڕێگرن لە دروستبوونی سەرەتان. کاتێک کە ئینسان تووشی سەرەتانەکە ئەبێت یەن کیمۆتیرەپی ئەدەنێ یاخود عیلاجی کیمیاوی ئەدەنێ. لەبەر ئەوە سەلیقەی گشتی وامان پێ ئەڵێ کە ئێمە پێویستە پێش ئەوەی کە توژبین خۆمان بپارێزین، بۆی ئەڵێ خۆپاراستن باشترە لە چارەسەر و لە ڕێی چیەوە لە ڕێگەی خواردنی دروستەوە و خۆلادان لە خواردن ناتەن دروستەکان. خۆلادان یعنی چی؟ یعنی ڕۆن زۆر سوور نەکەینەوە، یا کە جارێک سوورمان کردەوە لەو زیاتر بەکاری نهێنین، یاخود گۆشتی زۆر برژا و زۆر سوتا و نەخۆین، یاخود خۆمان دوورخێنەوە لە بەکارهێنانی خواردنە پرۆسەسکراوەکان بە تایبەتی ئەوانی کە ڕۆناوین. بێگومان ئەم ڕۆنەی کە ئێمە بەکارهێنین هەندێک جار ماوادی حافظی تێکرێت، ئەو مادە حافظانی کە ئەتوانێت ئەلکترۆنێک ببەخشێت بەو فری ڕادیکاڵی کە لە ڕۆنەکە دروستە بێت. ڕۆنەکە چۆن فری ڕادیکاڵی تا دروستە بێت؟ بە شێوەیەکی سروشتی ئەو دەفری کە تێکرێت پلاستیکە. ئەگەر پلاستیکەکە ڕوون بێ ینی معڕەزە بۆ ئەو تیشکەی کە بەریەکەوێ، تیشک خۆی وزەیە و کافیە بۆ ئەوی کە ئەم فری ڕادیکاڵە دروستکە. و هەروەها کاتێک کە ئەیکەیتەوە بەر ئۆکسجینەکەوێ، ئۆکسجینش ئەتوانێت ئەم فری ڕادیکاڵی پێ دروستکە. و لە کاتی سوورکردنەوە لێنانیشە گەرمی ئەیەتێ، گەرمیەکەش دیسان سەرچاوەیەکە بۆ ئەوە. خۆ ئەگەر هاتوو ئەم زەیتە بۆ نمونە لە ناو دەفرێکی مسا دروست بکرێت یا لە ناو دەفرێکی ئاسنا دروست بکرێت، دیسانەوە مس و ئاسنەکە خۆیان سەرچاوەیەکن بۆ دروستبوونی ئەم فری ڕادیکاڵانە. هەر لەبەر ئەوەیە کە لە دوای حربی عالەمی دووهەم و دوای ئەتوانین بڵی ساڵی 50کان و 60کان بە هیچ شێوەیەک خەزانی ڕۆنەکان لە مەغزەنی مز وەکو جاران هەڵناگیرێ، لەبەر ئەوەی زانیان کەوا مس و ئاسن و ئەوی کە پێ ئەوتە میتاڵە قورسەکان یەکێکن لەو سەرچاوانی کە ئەم فری ڕادیکاڵانە دروستەکەن. هاتینۆ خزمەتان لەم بەرنامە تایبەت و پڕزانیاریەیە لەگەڵ پرۆفیسۆری یاریدەر دکتۆر هێشوو سلێمان کە ماوەی زیاتر لە 4 ساڵە سەرپەرشتی خوێندکارێکی دکتۆرای کردووە و توێژینەوەیەکیان ئەنجام داوە دەربارەی جایە کە بەجای کاشما ناسراوە لە وڵاتی ئێمە و وەک ئاماژەی پێدا لە کوێستانەکانی پێنجۆنە ئەڕوێن و جایەکی تەواو خۆڕسکە و هیچ دەستێکی مرۆڤی تێدانە. ئەوەی کە سەرنجڕاکێشە لە توێژینەوەکە دەرکەوتۆ کە ئەم جایە کاریگەری دژە هەوکردن، دژە میکرۆب و لەوانەیە کاریگەری دژە بەکتریا و دژە کەڕوشی هەبێت و هیوا بەخشە بۆی کە ڕێگە بگرێت لە تووشبوون بە شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە. من هێواشەوەش تەواوی ستۆدیۆ تەواوی بابەتەکە بۆ جەنابی پرۆفیسۆر بەجێڵم بۆی کە توێژینەوەکە خۆی شەرحی بکە. جەنابی پرۆفیسۆر ئێوە باستان لەوە کرد کە لە پێنجوێنە هەیە و لە هەڵسەنگاندنی حاڵەتی ژەهراویبوون لە مشکەکانە کە فەرمووت ئەگەر کەم بەکاربێنێت دژە ژەهرە، ئەگەر زیاد بەکاربێنرێ ژەهرە خۆی کەەوە ئازر کێشی باسی بکەی و لەبەرەوەی کە دژە ئۆکسێنەرە دژە شێرپەنجێ. برادران سلایدی دوایەوە خاتوو دکتۆر هێشوو باسێکا و خۆی داوای گۆڕین سلایدتەلەکە فەرموو خاتوو دکتۆر. ئێمە ئامێری جیسیماس ئامێری جیسیماسمان بەکارێناوە تاقیگەکانی کۆلێجی کشتتوکاڵی زانکۆی بەسرا لەبەرەوەی ئەو ئامێرانی لای خۆمان هەیە لە ڕاستیە ناتوانم بڵێم زۆر ورد و دقیقە یاخود ئەو کەسانی کە بەکاری هێنێ ڕەنگە زانێرێکی تەواویان نەبێ. ئەمە لای پرۆفیسۆرێکی بەڕێزە زانکۆی بەسرا توانیمان دەرەنجامی جیسیماسەکە وەربگرین و بۆمان دەرکەوت کە ئەم گیای کاشمایە چل پێکهاتی کیمیایی زۆر باشی تایە کە لە زمنیانە ڤیتامین ئیە، ڤیتامین ئی، ڤیتامین دی، ڤیتامین بی، ئەمە ئەو پێکاتانن بێجگەلەوەی کە ژمارێکی زۆری تری فایتۆکیمیکەڵ و تریپینۆید و ئەلکلۆید و ژمارێکی پێکاتەی زۆر باشی بەسوودی تایە کە ڕۆژانە ئێمە لە ژیانمانە پێویستمان پێیانە بۆ ئەوەی کەوا بە شێوەیەکی تەندروست بژین.
ئەوە چل ماشەڵڵا زات لە چل مادی کیمیاییتیە زات لە چل مادی کیمیاییتیە بەڵام ئەو چلیان زۆر بەبایە خو زۆر بەگرنگن بەڵێ ئەگەر عزیزت بچێتە سەر سلایدێکی دوایەوە خەریشین ئەمە شەردی سانتاڵ بەڵێ ئەمە بۆچی ئەم سلایدانە بۆ شێوەی دەرکەوێت لەبەروی ئێمە دوو پێک هاتەمان بەکارهێناوە دوو سۆڵڤێنت واتە دوو توێنەرمان بەکارهێناوە یەکێکیان ئیثال ئەسیتەیتە یەکێکیان میتانۆڵە بۆی مقارنەیەکەی بزان کامیان باشترە بۆی کە بتوانین پێک هاتە زیندەکانی ناو ئەم گایە دەربێنین بۆیە تەیبڵەکان یاخود خشتەکان بە چواردانم دەرکەوێت چکە لە نیوەی قەتعمان کردو ئێم ئیثال ئەسیتەیتمان بەکارهێناوە میتانۆنیشمان بەکارهێناوە لە ئەنجامی توێژینەوەکەی بۆمان دەرکەوت کە پێک هاتەکانی بەهۆی میتانۆڵەوە ئەتوانین جای بکەینەوە لە گیاکە زۆر باشترن و پێکاتی زیاتری تایە و چالاکتری تایە لە چاو ئیثایل ئەسیتەیتە ئەمانەی ترچێ خاتو دکتۆر بەڵێ ئەمە ئەو توێژینەوەی کە کردومان لەسەر کێشی ئاژەڵەکان کاتێک ئەم گیایەمان ناوەتێ سیرێکین ئەم گیایە هیچ ڕێگرنیەکە لەوەی کە ئاژەڵەکە کێشی زیاد بکات چونکە ڕەنگە هەندێ مادە یەکێک لە نیشانەکانی ژەهراوی بوون ئەوەیەکەوە ئەو ئاژەڵە یاخود ئەو مرۆڤە کاتێککە دەرمانی کە خوا ئەگەر بێت و بزانین کە ئەمە ئەبێت هۆی ژەهراوی بوونی کێشی دابەزێ بە ڕێژەیەکی زۆر کێشی دابەزێ بەڵام خۆشبەختانە لە کاتی بەکارهێنانی ئەم گیایە بە شێوەیەکی کەم لەگەڵ شێوەیەکی مامناوەند سەرێکن کێشی ئاژەڵەکان زیادی کردووە لە کۆتاییە ئەم 30 گرام زیایی کردووە ئەم 33 گرام زیایی کردووە ئەمە 46 بەڵام عفو ئەمیان بڵێن خۆی نۆرمەڵە وەری نەگرتووە ئەمیان بە شێوەیەکی کەم وەری کردووە بە شێوەیەکی مامناوەند بەڵام بەداخەوە کاتێککە زیادە ڕەویمان کردووە نووسیمان نەت ئەڤیلەبڵ سەرێکین ئاژەڵەکە مردووە بۆتە هۆی ژەهراوی بوونی ئاژەڵەکە و هیچ داتایەکمان دەست نەکەوتە بۆی لێ نووسیمانە نەت ئەڤیلەبڵ ئەمە لە دەی زیرۆیە پێش بەکارهێنانی گیاکە لە دەی حوتەمیش توانیمانە وەزنی بکەین و بەڵام چۆنڵی ئاژەڵەکە یعنی هێشتا باش بۆ دوای هەفتەیەک بەڵام دوای دوو هەفتە تەواو دوای دوو هەفتە ئەمرێت لە دەرەنجامی ژەهراوی بوونەوە بەڵێ ئەمە لێرە ومان دەرەکەوێت کە هیچ گایەک بەبێ ئەوەی کەوە یەکێکی پسپۆر یەکێکی شارەزا ئەگەر بێت و سەرپەرشتی نەکات یاخود بە تایبەتی هاوڵاتیان بەبێ ئەوەی کە پرس بە دکتۆر بکەن پرس بە کەسێکی شارەزا بکەن نابێ بەکاری بێنن یعنی تەنها ئەم شتە تەنانەت ڕاست نییە بۆ کاشمایسە بۆ منە سیریشمان هەیە بۆ ماگە بێت و ئێمە سیر دەنکێک دوو دەنگ زیاتر خۆین سێرێکی هەست بەدڵەکزیەکەی هەستەکەی وەزع تێکەچێ مەعیدە و تێکەچێ يعني بۆ مانی ئێمە کەس ناتوانانی کیلۆی سیر بخوات یاخود زەنجەفیل کیلۆیە بخوات يعني سەرگی وەزع پێی تێکەچێ بەڵام هەندێک شتێکە هەیە بۆ منە شوتی بۆ منە خەیار ئەتوان کیلۆیەکیش بخۆم زۆر ئاساییە و هیچ زەرێکم لێ نایە بۆی ئەمی شتێکە لەو گیانەی کە ناتوانم زیادە ڕەوی تیا بکەم بە پێی توێژینەوەکی ئێمە سلمانومانە لە دوای هەفتەیەک لە بەکارهێنانی بە شێوەیەکی زیادە ڕەوی بۆتە هۆی لە ناوچوون و مردنی ئاژەڵەکان کاوابێت لە مرۆڤە ئێستا ئەوەی کە ئەو پاودەرێک کە قرارە ئینشاڵڵا لێ وەرگرم لە ڕۆژێکە ئەگەر کەوچکە چایەک بەکاربێنیت بەڵێ لە ڕۆژێکە کەوچکە چایەک زۆر سەلامەتە و لە گرامێک زیاتر نەبێت زەنجەفیلی شەروایە سیری شەروایە لە ڕۆژێکە نابێت لە گرامێک بۆ کەسێکە کێشی 7 کیلۆ بێت بەڵێ طبعا کێشی زیاتر بێت توانێت زیاتر بەڵێ ئەتوانێت بۆ نمونە گرامێک و نیو گرامێک و بەڵێ والله سواسە دەکەم یعنی ئەوە ڕێک بوومەتەوە لەگەڵ ڕێزمە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بژیت بە شێوەیەکی گشتی خەڵکەکە وا تێگەشتووە کە شتێک حتا تەنان لە دەرمانیشە یعنی دکتۆر کە بۆی نووسێ لە 8 ساعت جارێکە بەکاری بێنێ ئەو 4 ساعت جارێ ئەو وا تێگەشتۆ کە زووتر چاکێک کاتە بەڵام خۆی وانە کاریگەری گلاوێکی زۆری هەیە کە جاتی چاکی کاتە و سەرێکی کێشێکی تری تەندروستی بۆ دروستەکات کە لە ڕەنگە ئەم کێشە تەندروستی بۆی دروست بۆ چارەسەرکردنەکەی زۆر زەحمەتتر بێت لەو نەخۆشیێکە لە بنەرەق تا خۆی هەیەی پێ دەستنیشان کراوە بۆی لەم گیایشە لەم گیایشە مژگەیەکە ڕاستە گیایکی زۆر باشە لە عینەن کاتە زیادە ڕەویکردن تایە ئەبێتە هۆی مەترسی و ئەو کاتێک کە پیا بۆیەوە بە شێوەی سەوزی کە ئاکردرێ خەڵک کە ئەیخوا مەسەلەن چەندێک زیاتر لێنە لە هەفتەیەەکە بەڵێ لە هەفتەیەکە دوو جار زۆر باشە بەڵێ بۆ منەک ئێمە وەکو پێشتریش باس مرۆک و تۆڵەکە لێندێت ئەو پڕی ئەگەر لە خێزانێکە بڵین دایکەکە ئەگەر 2 کیلۆش لێ بنێ بۆ نمونە 2 کیلۆ لێ بنێت شتێکی تێکڵاوەکات ئاوی تێکا بۆ نمونە سەیرەکەی شتێکی تێکات لەوە چێت لە خێزانەکە هەرێکی 150 بۆ 200 گرامی بەرکەوێت لە هەفتەکەی ئاکاتە 400 گرام بە شێوەی تەڕ ئەمەوی بەکارمان هێناوە بە شێوەیەکی جیاوازتر بەکارمان هێناوە ئەم بە شێوەی تەڕ بەکارمان نەهێناوە ئێمە وەکوتم ئێمە مادە خامەکەی خۆت پێکاتە سەرەکیەکەیمان بەکارهێناوە بۆیە بۆ شێوە کاریگەری لاوەکی هەبووە بەڵام گیاکە بە شێوەیەکی گشتیکە بەکاربێنرێ ڕەنگە ئەو زیانە لاوەکی نەبێت باش لە سلایدی دوای ئەوەیە لە تۆژینەوەکەیە بزانین تۆژەرەوەکان لەمە بە دوای چیاگەڕاون دکتۆر چکۆی کەم نێم خوڕەکە سوورەکان و خوڕۆکە سپیەکان و وردەکارەکانی ئەوانێت چیتان بۆ دەرکەوت لە کاریگەریەکان بەڵێ لە کاریگەریەکان بۆمان دەرکەوتەوە کە ئەم گیایە هیچ زیانێکی لاوەکی نییە لەسەر خڕۆکە سوورەکان خڕۆکە سپیەکان ڕێژەی هیمۆگلۆبین ڕێژەی خەپلەکانی خوێن لیمفۆسایت تاکەخانە لیمفەخانە بە هیچ شێوەیەک هیچ کاریگەریەکی لاوەکی نییە و نابێت هۆی کەمکردنی یاخۆ زیادکردنی ئەم خانانە شوێکێکی ترەوە کوتمان لە نیشانەکانی ژەهراوی بوون ئەوەیەکەوە خانەکانی خوێن کەمەکات بۆ نمونە خڕۆکە سپیەکان کە کەمەکات
کەمەکات واتە ئەو کەسە بەگری لەشی کەمی کردووە بەڵێ بگوڵە. یاخود کاتێکە خڕۆکی سوور کەمە کاتی مۆگلۆبین کەمەکە نیشانەی بۆ ئەو کەسە کە تووشی کەم خوێنی ئەبێت بەڵام ئەمە هیچ کاریگەرێکی لاوەکی نەبوو و هیچ نەبوو دەهۆی کەمکردنەوەی ئەگەر بە ڕێژەی معقول بەکاربێت بەڵێ بەکارمانێنا بە شێوەیەکی زۆر هیچ نەتیجەمان دەست نەکەوت بەڵێ کوشتی و نەگەشتنەوەیکەوە فەحسەکانی بۆ دروستە ئەوانەی کە ئەم پارامترانی ترکە هەتانە بە دوای کانزە گرنگەکانە گڕۆک سۆدیۆم و پۆتاسیۆم و کلۆراید و فۆسفەیت و ئیلا ئاخری تا کۆتاییەکەی کاریگەری ئەم جیا چی بوو لەسەر خوێنی ئەو ئاژەڵانەیە خود ئەو مشکانی کە توێژینەوەکەتانە سەر بەڵێ بەشێکی گشتی تەنها کاریگەری لەسەر کالیسیۆم هەبوو یەک تۆز کالیسیۆمی وەکو لێرێ دەرکەوتووە یەک تۆز کالیسیۆمی بەحاڵ ینی زۆر بەحاڵ کەمی ئەکردوانێت کە ئەوەش کاریگەرێکی ئەوەن دەنیە مەترسیداگە بۆ سەر دڵ و پاککەوتنی دڵ و تاکۆکۆت ئەوە کاریگەرێکی ئەوەنە زۆر نییە بەڵام وەکو ئەنزیمەکانی جگەر و ئەنزیمەکانی گوچیلە هیچ کاریگەرێکی لاوەکی هیچ کاریگەرێکی خراپی نەبووە. باش ئەمە کاریگەرەکانمان بینی لەسەر بە پێکاتەکانی خوێن لەسەر کانزە گرنگەکانی لەشی مرۆڤ لێرە سیرتان کردووە گۆڕانکاری بەسەر کێشی بەڵێ ئەمە دوایێک کە ئاژەڵەکانمان تووشی شێرپەنجەی کۆڵۆن کردووە ئەخۆتان بەڵێ خۆمان مادەمان هێناوە ئەزۆزای میثێنمان بەکارهێناوە و ئاژەڵەکانمان تووشی شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە کردووە دوای ئەوە گیاکەمان ناوەتێ و ئەنجا متابعی چیمان کردو متابعی کێشیمان کردو ئایا بزانی بە شێرپەنجەکەەوە دوای کە علاجەکە وەرەگرێ کێشی بەرەو زیاد بوون ڕوا خود کێشی بەرەو کەم بوو نەڕوا بەڵام ئەمە بڵین مینەکەمان وەرگتووە سیرەکەین لە ئێمە توان لێرەیە بۆ چارەسەر چکە ئەمیان چارەسەرە ئەوی کام تاقیکردنەوە بوو لێرەیە دۆزی زۆر کەممان بەکارهێناوە دەبێ ماگزیمەن بڵێن 1000 میلیگرام پێرکیجیمان بەکارهێناوە کواتە گرامێک لە کیلۆیەکە لێرە نەخێر لێرە 360 بەکارهێناوە بۆی سەرێکین لێرە کە دۆزێکی زۆریشمان بەکارهێناوە بەڵام مقارنتەن بەوەک هەرکەمە سەرەکەین هیچ ڕێژەیەکی مردومان نییە کاتێکە بە شێوەیەکی ڕێکوپێک بەکارمان هێناوە و کێشی ئاژەڵەکانیش زیادی کردووە لەگەڵەوەی کە شێرپەنجەیان هەیە چکە ئاژەڵ ئەوە ئێمە کە بەکارێنین تەمەنیان 6 هەفتەیە یعنی ئەوان لە قۆناغێکی گەشەیان یعنی بۆ نمونە ئێسێکێکی وەکو من کە تەمەنم 47 ساڵەسێک لە قۆناغی گەشەیان نیم ئاسای ئەگەوە زمزیانەکە بەڵام مناڵێک ئەمری ساڵێکە لە قۆناغی گەشەیە ئەبێ مانگ ئاژەڵەکان ئێمەش کە بەکارمان هێناوە تەمەنیان 6 هەفتەیە بۆیە لە قۆناغی گەشەن ئێمە کە تووشی شێرپەنجەشمان کردوون و کە گیاکەشمان ناونەتێ سیرەکەن هەر گەشەکەیان بەردەوامن و لە گەشە نەوەستان و کاریگەری هیچ خراپێکی نەبوو لەسەر گەشەکردن. ئەمەش دیسانەوە کاریگەری دەرمانەکە لەو جرجانێک کە خۆتان تووشی شێرپەنجەتان کردوون و گیاکەتان ناونەتێ کاریگەری بڵێن ئەگەر پوختی بکەینەوە عزت کێشی چکازان ماشەڵڵا لێ بێتوانین 4 ساڵ لەسەرمە بێت 4 ساڵی ژەکەی جەنابەت ئێمە مەمنونین لەسەر پێگاتەکانی خوێن چی بوو لەو مشکانی کە شێرپەنجەی کۆڵۆنیان هەبوو بەڵێ ئێمە ئەو گروپانی کە چارەسەرمان ناونەتێ مقارنەمان کردووایە بەراوردمان کردووە لەگەڵ ئەو گروپەی کە تەنها تووشی شێرپەنجەکەمان کردو هیچ چارەسەرێکمان نایەوەتێ بۆیە سەرێکین ئەو گروپانی کە چارەسەرەکەیان وەرگرتووە لە چاو ئەو گروپێک هیچ چارەسەریان وەرنەگرتووە هەموو فاسەکان و هەموو تێستەکانی خوێنیان زۆر بەرە باش بوون چکە خۆ دەزانێت کە تووشی ئەو سیسیەکە کە نووسراوە کانسەر کۆنتڕۆڵ هەموو پارامتەرەکانی هەموو تێستەکان هەموو فاسەکانی خوێنی بە تەواوەتی تێکچووە بە تەواوەتی تێکچووە مناعی زۆر دابەزیوە خوێنی زۆر کەم بۆتەوانێ خەپلەکانی خوێنی زۆر کەم بۆتەوانێ بەڵام مقارنتان بەوەی کەوا ئێمە دەستمان کردو بە علاج ئەوەی کە بڵین علاجی کەممان ناوەتێ زۆر و ناوەندیشمان ناوەتێ سەرەکەی کاریگەرێکی زۆر باش بەڵێ زۆر هیوا بەخش بوو سەرەکی خڕۆکی سپیەکانی زیای کردووە خڕۆکی سوورەکانی زیای کردووە خەپلەکانی خوێنی بە هیچ شێوەیە کاریگەری لاوەکی نەبوو ئەمەش دیسانەوە کاریگەرەکانێتی لەسەر ئەنجمەکانی جگەر و گورچیلە ئەنجمەکانی جگەر و گورچیلەش بە هەمان شێوە بەرەو باشبوون ڕۆیشتن هیوا بەخش بوون دوای کە تووشی نەخۆشیەکەمان کردوون تێکچووە بەڵام دوای کە دەستمان کردەوە بە چارەسەر سەرەکەین هەمووی بەرەو باشبوون و بەرەو چاکبوون و واشۆ کە بگاتە ئاستێکی نۆرمال باشە. کاریگەرەکان لەسەر خوێەکانی ناولەشی مرۆڤ کە سۆدیۆم و پۆتاسیۆم و کلۆراید تاکۆتە ئەمەش دیسانەوە بە هەمان شێوە هەمووی بەرەو باشبوون ڕۆیشتەوانێت چکە لە کاتی شێرپەنجەکەی هەمووی بە تەواوەتی تێکچووە و سەرەکەی ڕێژەیەکی بەرچاو دابەزیوە ئەمە توانای بەخشینی دژە ئۆکسێنەرە لە ناو ئەمە بە تەواوەتی هیوا بەخشە ئەتوانم بڵێم ئەمە کە بە تەواوی تەواوەتی هیوامانایەتێ ئەم گروپیان کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون بێ چارەسەرکردن سەرەکی لە 23 هاتووەتە سەر 7 زۆر کەم بووە بەڵام خۆشبەختانە دوایەوە کە دۆزێکی کەمی وەرگرتووە لە 7 بۆ بە 13 دوایەوە بۆ بە 11 پاشان سەرکی بووەوە بە 12 یعنی 11 و 12 و 13 کە مقارنێکین لەگەڵ هەفتەکە دوو ئەوەندەی ئەوەکە یعنی زۆر باش بوو ئەگەر بەردەوام بووینە چکەمە تەنها تەجربەکەمان بۆ ماوەی مانگە کرد ئەگەر بەردەوام بووینە بۆ ماوەی 2 مانگ و 3 مانگ لە ڕەنگە وەکو کۆنتڕۆڵەکەی لێ بەهاتایە کە 23
تێگەم چێ فەرمووی کەواتە لە ڕووی دژە ئۆکسێنەر و لە ڕێگەکردن لە هەوکردن و زۆر باش برادران ئەگەر سلایدەکانی تر ببینین چکە بۆی کە جەناوی پرۆفیسۆرەوەی تر لە کاتی نەگرین ئەمایان تشو P53 ئەمان باسی سوێخات و دکتۆر لە ڕاستی ئێمە لەسەر سێ جین ئیشمان کردووە ئەو جینانە کە هەندێکیان ئەو جینانن کە بنە هۆی زیاترکردنی چانسی توژبن بە نەخۆشی شێرپەنجە و هەندێکیشان ئەو جینانن کە ئەبنە هۆی سەرکوتکردنی نەخۆشی شێرپەنجە خۆشبەختانە چکە زۆر لەسەی ناڵم سلایدەکان زۆر خۆشبەختانە گیای کاشما بریتێ لەو گیایی کە بۆتە هۆی سەرکوتکردنی ئەو جینانی کە پێوتر ئۆنکۆجین کە هاندەرە بۆ دروستبوون و گەشەکردنی نەخۆشی شێرپەنجە لە هەمان کاتا خۆشبەختانە بۆتە هۆی زیاتر ئەکسپرێشنکردنی یاخۆ زیاتر دەرکردنی یاخۆ زیاتر ستیمولیشنکردنی ئەو جینانەی کە ئەبنە هۆی سەرکوتکردنی خانە شێرپەنجەیەکان کە باکسە ئەوانی کەش بڵین بیستی ئۆتۆمانەیەکە هاندەرە بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجە لە هەردوو لایەنەکە و ئیشی کردووە هەم ئەوانی سەرکوت کردووە کە بنە هۆی نەخۆشی شێرپەنجە لە هەمان کاتا ڕێژەی ئەوانی زیاد کردووە کە ئەبنە هۆی لەناوبردنی شێرپەنجە سلایدی دوام منە برادران چکار بزانم جناب پرۆفیسۆر باسی ئەوە هەمووی ئەوانەی بیستی ئەوەی زیادکردنی ڕێژەی شێرپەنجە باشە ئەگەر ئەزت پێشی وەکو پوختەیەک لە توێژینەوەکە ئەتەوێت چی بە بینەران بڵێ دەربارەی جای کاشما کە فەرمووت بەرفی لە ئێران پێوتێ بەڵێ پێوترێ گوڵپەری بەرفی گوڵپەری بەرفی یاخود پێوترێ کارسوم گوڵپەری بەرفی یاخود پێوترێ کەرسوم داوا لە هاوڵاتیانەکەم هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بتوانن بە شێوەیەکی ڕێکوپێک لەژێر چاودێری شارەزایەکی بواری پزیشکی یاخود شارەزایەکی بواری ڕووشێنی کە من ئەزانم هەر جەنابەت ئێستا شارەزای چونکە کەسی تر شارەزانی سپاسانەکەم بتوانن ئەم گیایە بە شێوەیەکی ڕێکوپێک و باش و منەظەم بەکاربێنن بەبێ ئەوەی کەوا زیادەڕەوی تیا بکەن وەکوتم بە سێ شێوەش بەکارهێنرێ شێوەیە یەکەمیکە وەکو تۆڵەکە لێ ئەندێ کاتێکە بە شێوەیەکی سەوز دەست بکەوێت لە عینەن کاتە ئەو شێوە سەوزەی کە دەستەکەوێت ئەتوانێت وەکو کنگەر زەرد بکرێت و بخرێتە ناو بە فرگرەوە بۆ ماوەیەکی کەم نانم ڕەنگە خەڵک لێرە پرسیارمان لێ بکڵێن شتی بەست و خراپە نە ئێمە ماوەی 2 مانگ 3 مانگە چکە چەناشتمان هیچ مادێکی حافزەی تێناکەی سەراجەکە کارەباکەی لەسەر بەردەوام بێت نەگوژێتوانێ چەند جارێک نەی بەستێت و بیکەیتەوە بڵێ وڵا قەیناکە ئەمڕۆ نانم بخیتەوە فرێزەر سبێنی دەری بێنیتەوانێ یا خۆت بە شێوەیەکی وشکرا و هەڵی بگرن هەر کاتێ بیان و حەزیان لێبێ وەکو جۆرەکانی تری چا وەکو چای گوڵەبەی بوون چای نعنا چای گوڵە کوژەرات ئەتوان نوک بە شێوەی چا بەڵام وەکوتم لە هەموو کاتێکە دووبارە ئەکەم وانێ زیادە ڕەویتیانەکەن تکایان لێ ئەەکەم لەبەرەوەی ئەم گیایە چەند سوود بەخشە لە کاتی زیادە ڕەویە ئەبێتە گیایەکی زەرمەند و زەرەر لە تەندروستی ئەو کەسانە ئاەت پرۆفسۆریایی دەرخات و دکتۆر هێش و سولەیمان سپاس کە لێرە ئامادە بووی ئینشەڵڵا خزمەت لە ئێمەوە کە نازنەوەی پرۆفسۆرەکە شەوەر کرد چەپشێ گوڵی جوان و هەدێکی جوانە بۆ هێنی شایانی زۆر لە وەزاتری یەخەخوا ئەمە درێژەکەوتە شەساکات و هەر هەبی بۆ ئێمە سپاس من شوێت تەندروستی زۆر باش بۆ هەموو گەلی کوردستانە خوازم و هیوادارم کەمترین نەخۆشی و کەمترین شێرپەنجە لە مەودووە ڕکۆرد بکرێت و بە شێوەیەکی تەندروست بتوان بژین و ژیانی خۆیان ڕێک بخەنەوانێ ئەوەی کامێنێتەوە پاش سپاسگوزاری خوا کە خەڵکی و بەڕێزەومان هەیە لە کوردستان و عێراق قەدریان بزانین چکە ئەمانە ئەڵماسن ئەگەر قەدری نەزانین ئێمە لە شوێنی ترەوە زۆر بە ئاسانی دەکرێت لە وڵاتی ترا ئیش بکەن تکایە بە قەدر و قیمەتیان بزانین ئەڵقەی داهاتوویەوە خزمەتتان هەتاو کاتە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەردەمە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرموون بەخواتان ئەسپێرم و شەو تاشات